باخی گشتی شاری سلێمانی ئاهەنگێکی جیاوازی بەخۆیەوە بینی. سەروەر و جوانە جیاواز لە بووک و زاواکانی دیکە ڕۆژی هاوسەرگیریەکەیان بەڕێ کرد. سەرەتا لە باخی گشتی هەریەکە و نەمامێکیان ڕواند و 20 ئینجانە گوڵیشیان بە دیاریدا بە ئامادەبوونی مەراسیمەکەیان. بڕیاریشاندا پشیلەیەکی بێلانە بەخێو بکەن. دواتر بووکێ بەجل لە زاراکانیەوە پشتێنێکی سەوزی لە کەمەری ئاڵاندە بوو وەک هێمایەک بۆ ژینگە دۆستی لەگەڵ زاوا بە سواری پاسکیل بۆ بەردەم شارەوانی ڕۆشتن و مەراسیمەکەیان کۆتایی پێهێنا. دیارە ئێمە لە ڕابردووە ڕێگای جۆرە و جۆرمان گرتووە دەبەر بۆ گەیاندنی پەیامی ژینگە پارێزی و ئەم ڕۆژ لە باشووری کوردستان بە گونجاومانزانی کە لەم بۆ نەتایبەتە پەیامی ژینگە پارێزی بگەێنین چونکە زیاتر ئەم جۆرە کارانە سەرنجی هاوڵاتی ڕاکێشن و گوێ زیاتر لە پەیامەکانەگرن. ئەوە ئێمە کە مەبەستمانە گەیاندنی پەیامی پاراستنی ژینگەیە چونکە ئەمڕۆ گیان بە گشتی ڕوبەڕووی هەڕەشەیەکی جدی بۆتەوە و مەترسیێکی گەورە لەسەر لە ناوچوونی هەسارەکەمان هەیە و پێویستە ئێمە هەمومان پارێزگاری لێ بکەین و ئێمە ئەمڕۆ ئەتوانم بڵێم تەنابەت بۆنەیەکی بوو گواستنەوە نییە بەڵکم بۆنەی ڕاگەیاندنی خێزانێکی ژینگەیە لە باشووری کوردستانە. دڵێکی فراوانەوە بیرۆکەم لێ وەرگرت چکە ئامادەی سەرەکی ئێمە پاراستنی ژینگەیە و زیاتر بەکارهێنانی پاسکیلۆک و جێگرێوێک لە بری ئۆتۆمبیل لە ئامادەی سەرەکی ئێمە تەنها بۆ پاراستنی ژینگەیە و پاراستنی ئاژەڵان خۆشویستنی ئاژەڵان زیادکردنی ڕوبەری سەوزایی. هاونیشتیمانیان ئەو جۆرە شێوازیان زۆر لاپەسەند بوو وەک هاندانێک بۆ پاکڕاگرتنی ژینگە و ڕێزگرتن لە ئاژەڵە بێلانەکان دەیان بینی. کارێکی زۆر جوان بوو، زۆر پەسەند بوو، شتێکی جیاواز بوو، سەرنجڕاکێش بوو. ئەوەی کە بینیمان لێ بە هەمومانەوە کاوڵاتی کە لەوێ بووین سەرنجی هەمومانی بۆ لای خۆیان ڕاکێشە بەو چالاکیانەی بەو هەڵنگاوەی کەناریانە بەڕاستی زۆر دروست بوو. ژینگە دۆستان دوای بینینی چۆنێتی بەڕێوەچوونی بەیەکگەیشتنی ئەو دوو هاوژینە داوا دەکەم پەرلەمانی کوردستان ڕواندنی نەمام لەلایەن بووک و زاواوە بکاتە پرۆژەیەک و ببێتە نەریت هەموو بووک و زاوایەک لە ڕۆژی بەیەکگەیشتنیان نەمان بڕوێنن. ئەو چالاکیە بە شێوەی پرۆژە پێشنیاریانە بە پەرلەمانی کوردستان لە شێوەی پارکی نیشتیمانیە کە لە حاڵەتەکانی هاوسەرگیری مردن مناڵبوون چوونە زانکۆ تەخەڕۆژکردن لە هەموو ئەمانەیە پارچێک زەوی هەبێت لە هەموو پارێزگایەکە هاوڵاتیان نەمامی تیا بنێژن چاندنەکە ئیجباری بێت. دوای چەند ساڵێک پارکی گەورەی نیشتیمانی لە دروست بێت کە پێم وایە هەنگاوێکی گرنگی ژینگەیە بۆ هەموو پارێزگایە. جوانە و سەروەر ئامانجان لەم کارەیان پاراستنی ژینگەی کوردستان و سەوزکردنیەتی بۆیە باخی گشتشیان هەڵبژارد هەتاوەکو زۆرترین گەنج بیان بین و چاویان لێ بکەن لە پێناو پاراستنی ئەو ژینگەی تیایدا دەژین. ئامانجی ئەم بووک و زاوایە تەنها بەیەکگەیشتنیان نییە بەڵکو دەیانەوێت لەم ڕێگەیەوە پەیامێک بگەێنن پەیامێک کە ئەویش پاراستنی ژینگەیە دەیانەوێت لەم ڕۆژەدا بە بەرچاوی هاونیشتیمانیانەوە بەسەر شەقامەکانی سلێمانیدا بڕۆن و ئەم ڕۆژایان بەڕێ بکەن. سارا سعید، ڕوودا و سلێمان.